وڵای کاتێک کە خوێنامەوە هەستم بە شەرمەزاری کرد. ڕۆژێکیان پیاوێک لە شامەوە لە منتیقەی سووریاوە چوو بۆ شاری مەدینە، وەرە بە پێ بڕۆ بۆ شاری مەدینە، ئەو هەموو ڕێگا دوورە ببڕە، چەند ڕۆژەوە ڕۆژ گەشتە خزمەتی ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ. ئیمامی عومەر فەرمووی بۆ گەنجەی، فەرموو بۆ پیاوە چی شتێک تۆی هێناوە بۆ ئەیرە بۆ شاری مەدینە لە شامەوە؟ ئەویش فەرمووی وەڵای هاتوومە فێری تەحیات بم. خۆ ئیتوانی لە وڵاتی خۆشی فێر بێ، بەس هاتووە ڕێگایەکی بڕیوە بۆی بچێتە خزمەتی ئیمامی عومەر و سەحابە ڕەزای خوای لێبێ، فێری تەحیات بێ. تەحیات ئەو تەحیاتێک کە زۆربەی خەڵکی ئەمڕۆ هەر ڕەوانیشی نییە. وەڵای هەندێک لە خەڵکێک کە خوێنواری نیە سوێن بەخوا گوێی لێ بگری هیچی ڕەوان نییە، فەقیرە، بەڵام 50 گۆرانی دەبەرە بەداخەوە. خۆت فێرکە مام حاجیان، خاڵۆ گیان، مامە گیان، هاتوومە فێری تەحیات بم. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دەستی کرد بە گریان، ئەوەندە گریا هەموو ڕیشی تەڕ بوو، هەموو ڕیشی تەڕ بوو کە پیاوێک لە شامەوە لە سووریاوە بێ بۆ مەدینە بەس بۆ فێری تەحیات بێ. بەلاتان و غەریب نەبێ، عولەمای وها بۆ عولەمای حەدیث یەک مانگی ڕێگای بڕیوە بۆ حەدیث، یەک حەدیث، وتیانە فڵان کەس لە فڵان وڵات حەدیثێکی پێغەمبەری خوای پێ سەڵ سەلەم یەک مانگی ڕێگای ڕۆشتووە بەس بۆ حەدیثەکە وەرگرێت. ئیمام عومەر ڕەزای خوای لێ فەرمی وەڵڵاهی ئومێدم وایە، ڕەجام وایە لە خوای گەورە کە عەزابت نەدا مادەم ئەوەندە ئینسانی لە خوا ترسی. وەرە ئەو ڕێگا دوورە ببڕە بۆی فێر تەحیاتێک ببی، خۆ ئیتوانی لای خۆشیان فێر بێت. ئەمە فێری ئەومان دەکا ئینسان ئەهلی خێر بوو، وەڵڵا هەموو شتێک دوعای خێری بۆ دەکا. ئەوە قابیلی ئەوەیە مێرو لە دوعای خێری بۆکە و ماسی و گیان لەبەر دوعای خێری بۆ بکات، نەک ئیمان زەعیفی خەڵکی ئەمڕۆ. بۆیە با بە خۆمەدا بچینەوە